هەر سەبارەت بە سەردانی وەزیری دەرەوەی چین بۆ تورکیا و کۆبنەوەی لەگەڵ هاکان فیدانی وەزیری دەرەوەی تورکیا و کە بڕیارە لەگەڵ سەرۆکی ئەو وڵاتەش ڕەجەب تەیب ئەردوغان کۆبێتەوە سەبارەت بە پرسی هەناردەکردنی دانیوێڵە کۆمەڵک تەور و بابەتی دیکەش گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر جاران ئەرگەنج پسپۆڕی پەیوەندیە و دەوڵەتیەکان بەڕێزیان لە بارسێلۆناوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت، ئەم سەردانەی چین بۆ تورکیا گرنگەکەی لە چیدایە؟ İyi akşamlar, teşekkürler. سڵاوتان لێبێت، زۆر سوپاس. ئەم سەردانە و لە ڕووی تورکیاوە دوو ئامانجی هەیە. کاتێک لە ڕووی تورکیاوە سەیری دەکەین، خۆتان دەزانن وەزیری دەرەوەی چین سەردانی ئەفریقای دەکرد و بەشداری لە بریکس دەکرد. هەر لەم چوارچێوەیەشدا لەسەر بانگێشتنامەی دەوڵەتی تورکیا سەردانی تورکیا کرد. لە ڕووی میدیایەوە میدیاکانی ڕیز دەڵێت ویستی تورکیا بۆ بەشداریکردن لە بریکس بۆیە ئەم سەردانە ئەنجام درراوە و هەر لەم چوارچێوەیەدا سەردانەکە دەکرد. خۆتان دەزانن چین کرانەوەیەکی بەرچاوی کردووە بۆ ڕۆژاوا و لە ڕووی تورکیاشەوە گەر بێت و سەیری بکەین لەبارەی بانگێشتنامەی بانگی بۆ تورکیا هەوڵەکان خراوەتە بەر و ئێستا دەکرێت سەیری کاتی ئەم سەردانە بکەین. چەندین پرسی جیاواز هەن لەم بارەیەوە، ئەم پرسانش هەموو بابەتی درێژمەودان. خۆتان دەزانن چین دەیەوێت تورکیا وەکو پەیمانێتێکی خۆی بەکاری بێنێت و هەروەها ئێستا ئەوەی بەپەلە کە تورکیا دەیەوێت ئەوەیە کە خۆی لە قەیرانی ئابووری دەربێنێت و تورکیاش بخاتەنێ ئەو پیلانەوە و هاوکارەکانی چین بەدەست بێنێت بۆ ئەوەی خۆی لەم قەیرانەدا دەربێنێت. پێشتر ئەردۆغان و سەرۆکی چین خۆتان زانن دوای سەردانەکەی ئەردۆغان بۆ وڵاتانی کەنداو چەندین ڕێکەوتنامە هەبوو واژوو کرابوون و هەروەها ئێستا هەوڵ دەدرێت ئیهاکان و فڕۆکەی بێفڕۆکەوانیەکانیشی خۆی بفرۆشێت کە یەکەم ڕێکەوتنیشی لەگەڵ سعودیا کرابوو. چینیش هەر هەمان شتە و هەمان پرۆژەیە و تورکیا دەیەوێت لە ڕێگەیەکی ناڕاستە و خۆوە هاوکاری دارایی لە چین وەربگرێت لە ڕێگەی فرۆشتنی فڕۆکەی بێفڕۆکەوانی و چەندین بەرهەمی جیاواز. لەم بارەیەوە چین پێشتریش پەیوەندی هەبوو لەگەڵ تورکیا و چەندین هاوکاری دارایی هەبوو لە ڕێگەی چەندین پرۆژەی جیاوازەوە. باشە دکتۆر، ئەمە دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ چین لە چەندین بوارەوەکۆی کە باس کرد لەگەڵ چین زیاد بکات. ئەی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا چی بەسەردێت؟ هەروە دەمێنێتەوە ئەمریکا بەمە ڕازێ دەبێت کە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ چین تۆکمەتر بکات تورکیا؟ پەیوەندیەکانی چین و تورکیا لەبارەی کاریگەریەکانیەوە ئەمە خاڵێکی گرنگە. خۆتان دەزانن چین هەندێک هێڵی هەیە و دەمەوێت قسەی خۆم تەواو بکەم. پرسی دووەمیش هەر پەیوەندیار بووە پرسیارەکەت لەبارەی هۆڵدینگی کۆمپانیاکانی چین کە ئێستا لە تورکیان بەشداریان لە کۆڕبەندێکی گەورەی ئابووری کردووە و 74 کۆمپانیاش هاتوون. بۆیە هەوڵەکە لەو بارەیەوە دەیانەوێت چەندین کۆمپانیای تورکی لەبارەی بازرگانی پیشەسازیەوە بخرێت بۆ ئەوەی بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بچێتە نێو ناتۆوە. لەلایەکی دیکەشەوە کێشەی ئابووری تورکیاش لە ئارادایە و پێشتریش دوای ئەوەی کە ڕێکەوتنێکی لەگەڵ چین کردبوو تورکیا بەهۆی کاریگەریەکانی ئەمریکاوە پرسێک هەیە کە ئەم ڕێکەوتنانە بەلاوە بنرێت و هەڵوەشێتەوە. وەکو سەردەم هێزەکانی جیهان تورکیا لە نێوەندی چین و ئەمریکادایە و هەردوو زلهێزی جیهان کە ئەمریکا و چینە هەوڵ دەدەن لەم ڕێگەیەوە لەسەر تورکیاوە پەیوەندەکانی خۆیان بگەێنە ئاستەیەکی جیاواز و بۆیە لەبارەی پرسی ئەمریکاشەوە ئەمریکا بێگومان سەیری سەردەم ڕێکەوتنامەکان دەکات و تورکیاش لەلایەک دەیەوێت پرسی ئابووری خۆی بەلاوە بنێت بە تایبەتی لە بواری بەرگری پیشەسازی
Ve bunun bağlantılı olarak sizin sorduğunuz Amerika burada nerede duruyor? لەبارەی هەڵوێستی ئەمریکاوە وەکو پرسیاری Gerçekten پرسیارتان کرد ئەگەر بێت و sanayi sektörüne yatırım چین yapar- بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بەرهێنان لە پیشەسازی بەرگری لە تورکیا بکات ئەمریکا بێگومان ئەگەر هەیە کە نەیەڵێت و کاریگەری خۆی پیشان بدات و نەیەڵێت ڕێکەوتنێکی لەم بارەیە بکرێت چونکە ئەمە Türkiye بەمانایەک دەتکەوە چین دەوێت فراوانخوازی خۆی جیاوازتر بکات و بۆیە ئەمریکا ئەگەر هەیە ڕێگری لەم ڕێکەوتنانە بکات پێت وایە ئەگەر وایە ئەمریکا بتوانێت ڕێگری لە ڕێکەوتنەکان بکات تورکیا خۆی بە کامیان ڕازی دەبێت زیاتر دەیەوێت لەگەڵ چین نزیک بێتەوە یاخود لەگەڵ ئەمریکا بمێنێتەوە خۆی کامی هەڵدەبژێری تورکیا کامیان لە بەرژەوەندی ئەودایە Amerika ile devam eder. لەگەڵ ئەمریکا بەردەوام دەبێت من بۆ چونم لەو ئاراستەیە چونکە تورکیا لەبارەی سیاسی و ئابووری و سەرجەم سیستەمەکانیەوە هەوڵ دەدات لە یەکێتی ئەوروپا و ناتۆوە نزیکتر بێت چونکە لە ڕاستیدا هەر پەیوەستی ئەوانە بۆیە ئەمریکا هەڵدەبژێرێت تا ئێستا تورکیا نەیتوانیەوە بچێتە نێو ڕێکەوتنامەی شانگای بەهۆی ئەو پەیوەستیەکانی بە ئەوروپا و ئەمریکاوە بۆی ئەگەر بێت و سیاسەتێکی باشی دەرەوە پەیڕەو بکات دەتوانێت هەردوو لە پێکەوە هاوسەنگی پیشامدات و هەر لەو سۆنگەیەوە ئەگەر بێت و تورکیا بژاردەیەکی هەبێت بێگومان تورکیا ڕووی بەرە و ڕۆژاوا دەبێت بەڵێ بەڕێز دکتۆر جەرەن ئارگانج پسپۆڕی پەیوەندیانە و دەوڵەتیەکان لە بارسێلۆناوە لەگەڵمان بووی ماندوو نەبی دکتۆر